سەرەتای مانگی ڕەمەزان بوو خاوەن پێداویستە تایبەتەکان لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرتبوونەوەیەکیان ئەنجامدا داوایان کرد لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا حکومەت دوو موچیان بەسەر یەکەوە پێبدات و بەڵێنیان پێدرا بەڵام سکرتێری یەکێتی کەمەندامان دەڵێت وەکو هەمیشە حکومەت پابەندی بەڵێنەکەی نەبوو تەنها 100,000 دیناریان پێدرا. ئێمە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی یەکێتی کەمەندامانی کوردستان دواهەمین پەیامی کەمەندامانی کوردستان ئەگەێنین بە خێرخوازان و بە موسڵمانان و بە خەڵکی کوردستان. خۆتان دەزانن لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز خۆپیشاندانمان کرد بۆ بەردەمی ئەنجومەنی وەزیران. بەڵێنمان وەرگرت کە موچەیەکمان بدرێتێ زیادە بۆ ئەوەی ئێمە داوا لە خێرخوازان نەکەین. بەڵام بەداخەوە بەڵێنەکەی حکوومەت هیچ دەرچوو و تەنها یەک موچیان داینێ و موچەی کەمەندامان زیادەیان نەداینێ کە زۆر داوامان کرد لەبەر حورمەتی مانگی ڕەمەزان لەبەر ڕەمەزان لەبەر کەمەندامان یەک موچەمان بنێ. بەڵام بەداخەوە حکوومەت داواکەی ئێمەی وەکو هەمیشە خستە پشت گوێوە و کە تەنها 100,000 دیناری بە کەمەندامان ڕەوابینی. و دوجار ئێمە کۆنگرەیەکمان بەست زیاتر لە 4800 کەمەندام هاتە لای ئێمە بۆ ناونووسین تەنها بۆ پڕکردنەوەی سفرەکانیان نەک بۆ پارە تەنها هاتن لای ئێمە خواردنیان پێ بدەین. ئەم 4800 خێزانە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لە ڕێی سۆشیال میدیاوە لە ڕێی دڵسۆزانمەوە ئێمە بانگەشەیەکمان بۆ کردن. بەسپاسەوە تا ئەمڕۆ ئەتوانین بڵین زیاتر لە 1800 بۆ 2000 کەس هاوکاری کراوە. خاوەن پێداویستیە تایبەتەکان موچەی ماگانەیان 100 بۆ 150,000 دینارە. وەکو خانەوادەی ئەم خاوەن پێداویستە تایبەتانە باسی دەکەن ژیان و گوزەرانیان بەدەست بێ موچەیەوە لە ئاستێکی خراپدایە. والله کاکەیان ئەوە خۆ هەمووی ئەزانێ بەشی چی بکات من مناڵەکەم شەلەر دەماغە بەخوا 2 دکتۆری هەیە خۆ ئاگای لێیە وەرەقەی بۆ بڕم بە 15,000 عیلاجەکانی گرانە خۆ مەعاش 150,000 ئەی بەچن من خۆم 4 مناڵم هەیە بەخوا سێکتم تەلەبەیە. ئیدارەمان نییە دەنەوێ معاشیمان بۆ زیادکەن وڵای بەخێوکەریان بۆ نەکردوون خوا دەیزانی کوڕەکەم لە هەرزێ کەوتووە شەلەر دەماغە بۆ هەموو عالەمیان کردی وا بوو ئیساق بوو بۆیان کردو بۆ کوڕیمیان نەکرد وەڵی بەشی ئەک ڕۆژیم دەکاگە لە قەرزشتی دەمەوە ئارێ بەخوا ئەو تا کوڕەکەم ئەوە سارەشم بە قسوسی بە قەرز بۆ گرتووە لە دەرێت بەخوا گەلێکی دەنەبوون گەلێکی دەداماوین کەمەندام گەلێکی دەوانێکن ئەو شەلەر دەماغە گەلێک دەبوو لێچیان کەنەوە لەگەڵ حیسانە ساغەکان وایان نە لێچان نەکردوونەوە بەخێوکەریان بۆ نەکردوون. بڕیاری پێدانی دوو موشە بە خاوەن پێداویستە تایبەتەکان وەکو زۆر بڕیاری دیکە ئەنجومەنی وەزیرانی تێپەڕ نەکرد و نەنێردرا بۆ وەزارەتی دارایی. خاوەن پێداویستە تایبەتەکان شەڕی داواکردنی مافەکانیان دەمێکە لەگەڵ حکومەت دەست پێ کردووە بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە و ئێستاش بە هاوکاری خێرخوازان ژیان دەگوزارێن و بەڕێی دەکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.